لە وزارەوە ئاگدار کراینەوە ئەو کەوارێزگایی کە ئەگەر لە توانایە هەیە لە هەموو ئیمکانێتێکەوە ئەتوانێ ئەم فەحسە بکە مختبەری بۆ دابینکەن و فەحسی خۆتان بکەن و ئێمەش لێرەوە هاوکاریتانەکەین و کە فەرمانبەرتان بۆ ئەنێرین بۆ ئەوەی چێکی کتەکانتان بکەن و فەحسی کتەکانتان تێستێک بکەن لەسەر جیازەکانتان. خۆشبەختانە ئێمەش لە ماوەی یەک هەفتەیە تەبەن ئەم مختەرمە ئەم تاقیگەمان پێکێنا ئەم تاقیگەیە بەشێکە لە بەشی تاقیگەی تەندروستی گشتی کەرکووک کە لێرە جەنابتان بینیتان جیهازی PCRمان هێناوە ریەل تایم PCR لەگەڵ ئێکستراکشن PCR کە ئەو جیهازەیە و ئەو جیهازی کە لە ژوورەوەیە ئەمانە فەحسی کۆڤید-19مان بۆ ئەکەن